درۆن حاڵی خاوەن کێڵگە پەلەوەری و گاودارەکانی کۆی پەرێشان کردو و زەرورزیانێکی زۆریان پێگەیشتوە لەلایەکی تریشەوە کێشەی پارەی وردە لە بازاڕی هەڵەبجە دروست بۆمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. بەبێ ئەوەی بەشێک بن لە جەنگەکە خاوەن پەلەوەر و گاودارەکانی کۆیە پرۆژەکانیان تەختی زەوی بووە یان بە کەڵکیەوە نەماوە کاری تێدا بکەن. موشک و درۆنە بێڕەحمەکانی شەڕ ژیان و گوزەرانی سەخت کردوون. ئەو کار و کەسابەتەشی پێی دەژیان لی سندونەتەوە. ئەمڕۆ ژمارەیەکیان گرت بوونەوە و داوایان کرد حکوومەت قەرەبوویان بکاتەوە و دڵنیاییان پێ بدرێت کە جارێکی تر نەکەونە بەرهێرش. بەکەر عومەر دانیشتووی سنووری کۆیە کێڵگە پەلەوەریەکەی بەرهێرشی درۆنی کەوتووە و 22,000 جوچکی تیاچووە و بینای کێڵگەکەشی بە تەواوی وێران بووە. ئەو بە 964 وت ئێستا من مردوم و نانی زیندوو دەخۆم چونکە لە ساتی هێرشەکە زۆری نەماوە تیا بچم. خاوەن کێڵگە پەلەوەری و گاودارەکان کەوتونەتە دۆخێکەوە بە ترسەوە سەردانی کێڵگەکانیان دەکەن چونکە ترسی دووبارەبوونەوەی هێرشیان هەیە و تەنانەت کرێکاریش ئامادە نین کاریان بۆ بکەن. ماوەیەکی تر وەرزی درێنەش دەست پێ دەکات مەترسی ئەوەیان هەیە بەهۆی هێرشەکانەوە دەغڵودانەکانیشیان بسووتێت. لەناو بازاری هەڵەبجە شاگرد هەیە 2 سەعات بۆ پارەی وردە دەگەڕێت تا باقی مشتەرەکانی پێ بداتەوە. ماوەیەکە کەمبوونەوەی 250 دیناری و 500 دیناری لەناو بازاری شارەکە گرفتی گەورەی بۆ کاسبکار و مشتەرەکانیان دروست کردووە. وەک دەڵێن فرۆشیار و کڕیار وردیان پێ نەماوە. ئەمڕۆ ئەمەل ناجی پامنێری 964 گوزەرێکی بەناو بازاری شارەکەدا کرد. سەوزە فرۆشێک پێی دەڵێ بێوردەیی وای لێ کردووە لافیتە هەڵبواسێ و داوای چاپکردی پارەی تازە بکات. خەڵک ناتوانێت سەوزەی زیاتر لە بری باقەکەی بکرێ بەڵکو بۆ خەرجی ڕۆژانە دەیدات بە منداڵەکانی. مەڕوان کاسبکارێکی تری ناو بازارەکەیەوە کۆی دەیگەڕێتەوە زۆر جار لە نەبوونی پارەی وردە بە مشتری دەڵێ سبەینێ پارەکە بێنە یان شتی زیاتر هەڵبگرە تا باقیەکەت نەکەوێتە لای من. زاید نەجمەدین ئەندامی ژووری بازرگانی هەڵەبجەیە لە بارەی گرفتەکەەوە بە 964 ڕاگەیان هەڵەبجە پەیوەندی ڕۆژانەی لەگەڵ بانکی ناوەندی عێراق نییە تا گرفتەکە چارەسەر بکرێت. ئێستاش بانکەکە پشتی لە پارەی کاش کردووە و پەرەی بە سیستەمی ئەلکترۆنی داوە و پارەی نوێ چاپ ناکات ئاوا بڕوا گرفتەکەش وەک خۆی دەمێنێتەوە. لا گوندی هەنارانی خوار و پرۆژەیەکی ئاوی خواردنەوە دروست کراوە بەشێک لە دانیشتوانەکەی ئیسفادەی قەترەیەک ئاویان لێ نەکردووە. دانیشتوانی گوندەکە ناڕازین لە پرۆژەکە و دەڵێن لە نزمایی پرۆژەکەیان بۆ دروست کراوە ئاوەکە سەری ناخات. هەنارانی خوار و سەر بە ناحەی بەکرەجۆیە لە سلێمانی ساڵێک زیاترە پرۆژەکە تەواو بووە بەڵام وەک کاوانتەها دانیشتووی گوندەکە قسەی بۆ پەیامبەری 964 کردووە تا ئێستا ئیسفادەیان لێ نەکردووە و ئەو ناگاتە زۆربەی ماڵەکان. کاوان دەڵێ پرۆژەکە لە سەرەتادا بە سەقەتی کراوە و دەبوو لە شوێنێکی بەرز دروست بکرایە چونکە هەندێک لە ماڵەکان شوێنیان گۆڕیوە و چوونەتە سەرووی پرۆژەکەەوە بۆیە تا ئەو کاتەی مەغزەنی پرۆژەکە پڕئاو نەبێ ئاویان پێ ناگات و قەتیش نەبووە مەغزەنەکە پڕئاو بێ. خەڵکی گوند چەند جارێک چوونەتە لای بەرپرسانی ناحێ و جێگری پارێزگار بەڵام بێ چارەسەر ماونەتەوە. عەبدوڕەحمان حسێن پیاوێکی دنیادیدەی گوندەکەیە ئەو بە 964 وت بیرێکمان هەیە بەکاری دێنین ئاوەکەی چەورە 4مان نییە و ناتوانین بە 20 و 25,000 تانکەرە ئاو بکڕین. لا کۆڵانێکی بێخزمەت و پرخۆڵدا هاوڵاتیەک لە قەزای سەید سادق جۆرە توێکی جیاوازی لە دەوروبەری ماڵەکەی چاندووە تامی وەک تووڕک وایە. ئەم هاوڵاتیە بۆ سەوزکردنی هەر کوچە و کۆڵان و ناوچەیەکی کوردستان قەڵەمی ئەو دارە بە خۆڕایی دەداتە هاوڵاتیان. هەر ئەوەندە ئاسانە پێی بگەیت و سروشتی کۆڵانەکەی ببینی بێدار ناڕۆیتەوە. ئێمن عەلی هاوڵاتیەکەیە و لە گەڕێکی ئاشتی قەزاکەدا دەنیشێت. ئەو بە 964 وت لە ساڵی 2022 ئەم جۆرە توی هێناوەتە کوردستان کە بنەچەکەی کەنەدیە. تایبەتمەندیەکی زۆر دەگمەنی هەیە پێش هەموو تووەکان پێدەگات و دوای هەموو تووەکانی تریش کۆتایی بە بەرهەمەکەی دێت. تامی ئەم تووە لە توی ئاسایی ناچێت و شیرین نییە بەڵکو تامێکی مزری هەیە و لە تامی تووڕک دەچێت. ئێستا باخەکەی هێمن بۆتە جێی سەرنجی هاوڵاتیان و ڕێبوارانی گەڕەکەکە و سوودێکی زۆریان لە بەرەمەکەی بینیوە. ئەو بڕیار وایە لە بانگی 12 ئەم ساڵ کە وەختی خۆیەتی هەر هاوڵاتیەک ئامادەیی هەبێ ئەو تووە بچێنێ ئەو بێ بەرامبەر قەڵەمی پێدەدات بۆ ئەوەی کوردستان سەوزتر بێت.
سەرنجتا ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە تا ڕادەیەک سەرنجڕاکێشە باست لە وەفای سەگێک دەکەم بۆ خاوەنەکەی بۆ شوانەکەی لە شکری عەبدوڵڵا شوانێکی ناحیشی لادزێ لە سنووری زاخۆ ماوەی هەفتەیەک پێش ئێسا تقریبان پێش 6 ڕۆژ پێش ئێسا کۆمەڵێک کەلوپەلی شوانی لە ئەشکەوتێکە لەو سنوورە جێشت بوو سەگەکەی بە دیاریۆدانا بۆ خۆی گەڕابوویەوە سەگەکە بە هیچ شێوەیەک ئەو کەلوپەلانەی جێ نەهێشت بوو هی شوانەکە 5 ڕۆژ دوایی ئەمیش خەبەری لێی نەمابوو دوایی کە کۆمەڵی خەڵک ڕۆیشتبوون سەگەکە بە هیلاک چوو بوو برسی بووی کۆمەڵە خەڵکەکە فریای کەوتبوون و خواردنیان پێدا بوو تۆزێک عاجز بوو کە چووەتە لای باوشی پیادا کردووە سەگەکە وەکەوەی کە بیری کردبێ هەندێ نازیشی وەک خۆی دەڵێ کردووە بەسەریدا هەرچۆن بێ بە باوەشکردن و بە ماچکردن سەگەکەی ئاش کردوێتەوە شکری عەبدوڵڵا 5 ساڵ دەستی داوەتە پیشەی شوانکاری 140 سەر مەڕووبزنی هەیە ئەم سەگەش بۆتە هاوڕێیەکی گیانی بە گیانی بۆی و دوجار دوای چەند ڕۆژێک بە یەکتر شاد بوونەوە ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لای